پەیامی هەموو کەم ئەندامانی کوردستان دەگەیەنین بە سەرۆکی هەرێم بۆ ئەوەی کەوا ئەگەر بێت و ئەو پرۆژە یاسایە کەوا لەلایەن حکوومەتەوە ئاراستەی پەرلەمانتاران کراوە پەرلەمانتاران چەندین بەند و بڕگیان لە بەرژەوەندی خودی خوار لە بەرژەوەندی بەشێکی زۆری پلە باڵاکان لە بەرژەوەندی بەشێکی زۆری خەڵکانێکی بەرژەوەند خواست پەسەندیان کرد بۆیە داوا لە سەرۆکی هەرێم دەکەین کەوا ئەگەر بە ویژدانەوە سەیرێکی ژیان و گوزەرانی خەڵکی کەم دەرامەت و بە تایبەتیش خەڵکانی کەم ئەندام بکاتن داوای لێ دەکەین کەوا ئەو پرۆژە یاسایە واژۆ نەکاتن ئەگەر بێت ئەو پرۆژەیە واژۆ بکاتن بەڕاستی دەکەوتە بەردەم لێپرسینەوەی ویژدانی کۆمەڵە خەڵکانێکی کەم دەرامەت و دەکەوتە بەردەم مێژوو کەوا لە کات و سەردەمی سەرۆکی هەرێمدا پرۆژەیەک واژۆ کرایەکە تەنها لە بەرژەوەندی خەڵکانێکی بەرژەوەند خواست و خەڵکانێک کەوا تەنها بیریان لەلایەن نەتەوەکەیان و هاونیشتمانەکان نەکردەوە بۆیە داوا دەکەین ئەو پرۆژەیە واژۆ نەکاتن.